دوور لە هەموو پێوانێکی مرۆیی و ئەخلاقی و سیاسی و سەربازی کەوتۆتە هێرش بۆ سەر باشووری کوردستان. لەم هێرشەدا بەر لە هەر شتێک دەستی کرد بە تاڵان و وێرانکردنی سروشتەکەمان کە بێگومان یەکێکە لە سیما دیارەکانی هێرشەکانی دەوڵەتی داگیرگەری تورک لە مێژوو لە ئێستاشدا. بەڵام ئەم جارە بابەتەکە گەشتۆتە ئاستێکی مەترسیدار و کە ئەگەر بۆیان بچێتە سەر زەرەرمەندی یەکەم گەل و دۆزەڕەواکەی دەبێت. بۆیە بە پێویست و ئەرکێکی بە پەلەی هەر یەکێکمانە لە هەر پێگە و تەمەنێکدا بێت کە بکەوێتە جوڵە و ڕێگە لە داگیرکەری و شەڕی کورد بە کورد بگرێت. چونکە داگیرکەران دەیانەوێ جارێکی دیکە کورد لەگەڵ کورد ئابەکشێک یەکلا بدەن. پەیامی ئێمەش وەکو خەڵکی کوردستان بە تایبەتی بۆ لایەنە سیاسیەکان، بۆ هێزی پێشمەرگە، بۆ بەرپرسەکان لە هەموو بەشەکانی کوردستان، بۆ هێزی گەریلا، بۆ هێزی پێشمەرگە ئەوەیە ئەگەر لەسەر هەموو شتێک ناکۆک بن کە هاتنە سەر یەک ڕێزی نەتەوەی باکۆک و هاوڕا بن، چونکە هەر شتێک چارەسەر دەکرێت. بەڵام خوا نەخواستە ئەگەر شتێکی ناخۆش لە کوردستان خوێنی کورد بەدەستی کوتڕژا ئەوە بەدەلەکەی زۆر گران دەبێ و جارێکی دیکەش ناو ماڵی کورد خەرا دەبێ و ئەو برینە زۆر بە زەحمەت ساڕێژ دەکرێت.